یەختەی کە هەفتا کەسی تێدا بوو لە دەریای ئیجا لە نزیک دوورگەی تیریا بێسەر و شوێن بوون. ئەوڕۆ سەردانی پەرلەمانمان کرد لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان و پێشوازیمان لێکرا و داواکاریەکمان پێشکەش داواکاریەکەمان لێ وەرگیرا و ناوی کەسوکاری قوبانەی قوربانەکانی تێدا بوو. هەروە چەند ئەندام پەرلەمانێکی بەڕێز کە لە فراکسیۆنە جیاوازەکان لەگەڵماندا بوون، بەڕێز کاک لوقمانوەردیمان لەگەڵدا بوو، کاک شەمۆڵمان لەگەڵدا بوو و هەروە لە دوایی سەردانی بەڕێز جێگەی سەرۆکی پەرلەمانمان کرد. ئێمە کە وەکو کەسوکاری قوربانەکان داواکاریمان پێشکە کە سێ داواکاریە. ئایا ئەو کەسانە ئایا لە زیندان لە برین لە ژیاندا ماون لە زیندانن لای حکومەت یۆنان یان بێسەر و شوێنن یان ئەوەتە تەرمەکانمان بەرنەوە. لەو سێ داواکاریشمان بۆ جێبەجێکەین ئێمە دڵمان خۆش دەبێ و سوکنایی بە دڵمان دادێت. ژمارەی ئەوانە لە ناو یەختەکە 63 کەس تێدا بە 13 کەس ڕزگار بووە، 50 کەس ماوە بێسەر و شوێنە. زیاتر لە 30 کەس بێسەر و شوێنەکان کوردن، 7 لە ڕزگار بۆکان کووردا. وەڵی ئەوان باسیەوە دەکەن کە یەختەکە نقم بۆ ئیتر شەو بووە نازانن، یعنی کە چۆن پەرلەمان پێشوازیی باشیان لێکردین بەدەمە داواکاریەکەمانەوە هاتن و هەروە ئیشیان لەسەر کردووە و بە بەردەوامیش ئیشی لەسەر دەکەن. ئەمڕۆ بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان پێشوازیان کرد لە کەسوکاری قوربانیانی یەختەکەی دەریاچەی ئیجا و بەڕێز سەرۆکی پەرلەمان تاکیدی کردەوە کە لە ساتی ڕوودانی ئەم کارەساتە ناخۆشە و ڕووداوە ناخۆشە بەداخەوە کە ساڵانێکم حاڵەتانە دووبارە ئەبێتەوە، هەموو پەیوەندیەکانی خۆی لەگەڵ بەڕێز سەرۆک کۆماری عێراق، وەزارەتی دەرەوەی عێراق و نوێنەرایەتی بابڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها قۆنسڵخانەی یۆنان لە هەرێمی کوردستان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانین چارەنووسی ونبوانی یەختەکەی دەریاچەی ئیجا ڕوون بێتەوە و هەموو هاوکاریەکی پەرلەمانی کوردستان بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان هەموو پشتیوانیەکی و هاوکاریەکی خۆی دەربڕی بۆ ئەوەی هەموو پەیوەندیەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ لایەنە عێراقیەکان و لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراقی و سەفارەتی عێراقی لە یۆنان و قۆنسڵخانەی یۆنان لە هەرێمی کوردستان هەموو پەیوەندیەکانی خۆی خاتە گەڕ بۆ ئەوەی بتوانێت چارەنووسی ونبوانی یەختەکەی دەریاچەی ئیجا با بڵین بدۆزینەوە و هەموو ڕێکارێکە گرینە بەر هەم بۆ ئەوانەی کە لە یۆنانەوە ڕزگار بوونەوە و چارەنووسیان دیارە بۆی بتوانێت بجێڕدرێنەوە هەرێمی کوردستان و هەموو هەوڵەکانی خۆشی خاتە گەڕ بۆ ئەوەی کە بتوانێت چارەنووسی ئەوانەی کە نادیارن و چارەنووسەکان بۆ کەسوکاریان ڕوون بێت. ئیبراهیم یونسەوە کوڕەکەی بنەوە 21 مانجی سواری یەختی بوو لە تورکیا لە بۆ ئیتالیایی لە لاو جەی بەلەمەکەیان شکاوە و لقم بوونە بناوە ئەوە نازانین ماون نەماون ئەمەش هاتێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لەبەرەوەی چارێکمان لێ بکەن یان بەمان و یان بێمان. ئەمە هەر چاوەڕوان ناتوانین دانیشین. هاتێ لای دکتۆر ڕێواز ئەویش وتی ئێستا کە ئینشاڵڵا بۆتان بە حکوومەتی عێراقی دەلێم بە ئیشێکتان بۆ بکاتن و بە سەریعی و بە ئەوەی یان مانە یان نەمانە بۆتان بێنەوە.